بنای خوای بخشنده مهربان بۆڵامی و پرسیارە بە بڕای من ئەبێ قسە بکەین لەسەر تورکیا وەکو ئۆلگۆ وەکو نمونە وەکو سەرمەشق ئایا تورکیا کەویستی سەرمەشق بێ لە ناوچەکەیە چەند سەرمەشق ماوە و ئەم سیاسەتە چ ڕۆڵێکی هەبووە بەسەر ئەو ڕۆڵێکی هەبینێ سەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ڕنگدانەوەی بەسەر ئاسایشی ناوخۆ و دەرو دراوسەیە من زۆر ناڕۆمە پێشەوە بەڵام تۆزە گەڕانەوە بۆ دواوەی ئەوێ ئەگەر لە دروستبوونی عەدالە و تەنمیەوە پارتی داد و گەشەپێدانەوە دەست پێ بکەین لەبەرەوەی تورکیای نوێ تورکیای دوای کەمالیزم ئەوەی کە عەدالە و تەنمێ ناوێنێ تورکیا نوێ پەیوەستە بە دیدگاکانیان پارتەوە دەربارەی دەوڵەت و بەڕێوەبردننی سیاسەتەکان و پێگەی تورکیا و کورد و مەسەلەی نەتەوایەتی و پاشخانی ئیسلامیەکی هێزێک و هەموو ئەم مەسەلانە ئیسلام و مۆدێڕنا کۆمەڵی مەسەلە لەم ڕۆ تێکەڵاوە بێگومان تورکیای کەمالیزم ئەگەر لە دیدگای پارتی داد و گەشەپێدان و کۆمەڵی خەڵکی تریشەوە سەیریکەین بە کۆمەڵە شتە سێنرایەوە کەمالیزم لە تورکایە سنووردارکردنی ڕۆڵی دەوڵەت سنووردارکردنی گەمەی دیموکراسی لەبەرەوەی دیموکراسی گەمە سنووردار بوو یەکەم پارتەکان هەڵەوەشانەوە دووەم ناوبەناو کودەتا بوو واتە دیموکراسیەتێکی بەرجدار هەبوو سێمیان پێڕەوکردنی سیاسەتێکی ناسیۆنالیستانە بۆ ئاستی نکولیکردن لە ناسنامەی نەتەوایەتی بەرامبەر کە لەوەیە کوڕ دەگرێتەوە چوارەمیان علمانیەتێک مۆدێلێک لە سکولیاریزمی دابڕاو لە دیموکراسی بۆ بەتایبەتی ئەوانەی هەویە بوون لە دەرەوەی کەمالیزم بەتایبەتی هەویەی کوردی و هەویەی ئیسلامی کە هەردوو دوو هەویە پەروێزخراو بوون چوارەمیشیان پاشکۆیەتی نەبوونی تورکیایەکی مەرکەز قایل بوون بە ڕۆڵێکی پاشکۆیەتی بۆ خۆراوە لە چوارچێوەی پەیمانی ناتۆیە پێنجەمیش ئابووریەک کە ئابووریەکی زۆر گەشەکردو نەبوو جۆرەها کێشەی ئابووری هەبوو لە ڕووی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات و نەبوونی ئابووریەک بۆیە پارتی داد و گەشەپێدانە بە جۆرە لە دابڕان دانرێ لە مێژووی تورکیا دابڕان لەگەڵ خودی بزوتنەوە ئیسلامیەکەی خۆیە یا بڵین پاشخانی ئیسلامیە بۆم مەشرەبی ئیسلامیە ئەوەی ئێربەکان ڕێبەرایەتیە کرد بۆیە بە قەنەعەتی من پارتی داد و گەشەپێدان هێندەی درێژەدانە بە مۆدێلی سەرۆکۆماری لە تۆرکۆد ئۆزال هێندە درێژە پێدان نییە بە مۆدێلی ئەربەکانیزم یعنی جۆرە لە دابڕان دروستەکە و ئەو زەمینەش کە تۆرگۆدۆلزار سازی کرد لە ڕاستیا پارتی داد و گەشەپێدانی تیا هێنایەکایەوە پارتی داد و گەشەپێدان ویستی دەستکاری ئەم ستراکچەرە بکە بۆی تێگەیشتێکی تر بۆ ڕۆڵی تورکیا بۆ ئاسایش بۆ ئیسلام و مۆدێڕنا بۆ پێکەنانی دەوڵات لە ناوە بکە پانەڵەکە بەردەوامە من پشێکە دەم و هاوکارم شەهیان لەگەڵێەوە بێت ئەمژی بەردەوامین ساعتا دووەم یا نیڤڕۆژێدا ئەم دێژێ کورباندا هەولێرێ دەست پێ بکەین لە ناسنامەکان لە تورکیا دروست ببێ لەم چوارچێوەیە دانان بە ناسنامەی کوردیە و دڵنیاکردنەوەی هەتا دانان بە کێشەی کوردیە هەتا گەیشتنە ئەوەی کە شتێکەیە بە ناوی کوردستانەوە کە سەرۆکۆماری ئێستای تورکیا بەڕێز ئۆردوگان وتی ئەسڵان کاتی خۆی لە مەلەفی پەرلەمانی تورکیای نوێشە چ جای لە دەوڵەتی عوسمانیە چەمکی کوردستان بەکارهاتووە پێویست ناکە ئێستا ئێمە لێ بترسین لە بەکارانی کوردستان ئیسلاحاتی دیموکراسی بۆی ئەو سنوورداریە نەمێنێ وەک پێشمەرجێکیش بۆی وەرگرتن لە یەکێتی ئەوروپا چاکسازی لە مەسلەی سوپایە وەک بەشە لە ئیسلاحاتی دیموکراسی کە هەژمون بەسەر ژیانی سیاسیە کەم بێتەوە شەرعیەتی ئابووری وەک سەرچاوەیە بۆ شەرعیەتی هێزی سیاسی لە باتی ئایدۆلۆژیا و دروشمی نەتەوایەتی توندڕە و لە ڕێی خزمەتکردنی هاوڵاتی و بەرزکردنی ئاستی ژیانە و دینامیکە جێڕانەوە و دژایەتی گەندەڵی و ئەوانە وەک سەرچاوەیەک بۆ ڕەوایەتی سیاسی ئەمانە کۆمەڵێ شت بوون وردە وردە ڕۆڵ جێڕانەوە بۆ تورکیا وەک هێزێک لە مەرکەزا بێ بە جۆرەی تیۆریەکەیدا ئەحمەد داوودۆغڵۆ کە تەنها پردی بێگەاندنی شارستانەتەکان و کیشۆرەکان نەبێ بەڵکو هێزێک بێ خۆی مەرکەز بێ خۆی ڕۆڵی هەبێ خۆی پێناسەی خۆی هەبێ بە تایبەتی لە دوای شەڕی گیانی عەفو لە دوای جەنگی ساردەوە کە پیان وا بە تورکەکان کە ئیتر ڕۆڵی تاک قوتبی ڕۆیشتووە ڕۆڵی دوو قوتبی ڕۆیشتووە ڕۆڵی دوو جەمسەریش تاک جەمسەریش وردەوردە بەرەو ئاوا بوونە چێ فرە جەمسەری لە دنیا دروستە بێ لە فرە چوارچێوەی فرە جەمسەریە ئەبێ تورکیا جەمسەرێکی گرنگی ناوچەکە بێ مەسەلەی ئاسایش تێگەشتنیان زۆر گۆڕە پیان وا بوو سفرکردنی کێشەکان لەگەڵ دەرو دراوسەیە بەکارهێنانی دیبلۆماسیەتی نەرم کولتور و ئابر و ئەوانە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە باتی زمانی زبر و هەڕەشە بینینی ڕۆڵی ناوبژیوانی لە نێوان ئەو هێزانەی لێرەیە کێشەی هەیە وەک برا گەورە و خۆنیشاندان وەک سنتەرێکی دیموکراسی لە ناوچەکە بۆ بەرگریکردن لە بەهاکانی دیموکراسی و دژایەتیکردنی کونتوری سەرکوت و ئینقلاب و ئەم بابەتانە ئەمانە تقریبان ئەو شتانە بوون کە عەدالە و تەنمیە هێنای خاڵی یەکلاکەرەوە لە ستۆپ ئیستکردن بەم مۆدێلە
کە ویستی بەرەو پێشەوە بڕوا مەسەلەی بەهاری عەرەبی بوو. بەهاری عەرەبی تورکیا وەک شانسێ بۆ خۆی سەیری کرد، پێی وا بۆ گۆڕانکاریەکی زۆر استراتیژی قوڵی و گەورە ڕووی داوە. جیهانی عەرەبی بەهۆی هێزە سەربازیەکەیەوە، هێزە ئابوووریەکەیەوە، قوڵایە مێژوویەکەیەوە، تورکیا ئەتوانێت ڕۆڵێکی ڕێبەرایەتی هەرێمایەتی وەک زلی هێزێکی گەورە ببینێ، ئەو کاتە بەرامبەر کۆماری ئیسلامیەران، بەرامبەر سعودیەکان و بیشی سەلمێنە بەرامبەر ئەمریکەکان کە خەڵکی لەگەڵایەوە ئەتوانێت ڕێبەرایەتی بکە و نفوزی هەیە لە ناوچەکەیە. دنیا عەرەب وەک قوڵایەکی استراتیژی، بەڵام زۆری نەبر پێشبینیەکانی تورکیا بەهۆی ئەو دژە شۆڕشانەوە لە بارچوونی شۆڕشەکانی دنیا عەرەب لە فرسەتەوە بەهاری عەرەبی گۆڕا بە فشارێک بەبار بەسەر تورکیاوە. دوژمنایەتی بۆ دروست کرد. دیارە یەکەم جار کە بەهاری عەرەبی بوو تاقە مۆدێل بۆ ئیسلامیەکان چاوی لێ بکەن، مۆدێلی عەدالە و تەنمیە بوو، لەبەرەوەی ئیسلامی عەرەبی تا ئەو کاتە دانی بە دەوڵەتی نوێیان نەنابوو. ئیسلامی عەرەبی یەکێ لە کێشەکانی ئەوەیە دانی بە دەوڵەتی هاوچەرخ نەنابوو، بە پێچاوانەی ئیسلامی تورکیەوە هەر لە یەکەم لەحزەوە لە چوارچێوەی شەرعیەت و ڕەوایەتی دەوڵەتی مۆدێرنی نیشتیمانی نوێ گەشاکە و کێشەی لەگەڵم دەوڵەتیان نییە، لەگەڵم دەوڵەتای ئاساییە بێتەوە. واروە دروشمەکانی شۆڕشی عەرەبی لە نان و ئازادی و دادپەروەری کۆمەڵاتی و ئەوانە لەگەڵ مۆدێلی عەدالە و تەنمیایە ئەگونجا و ئەوانیش ئامادەگیان هەبوو کە تورکیا ڕێبەرایەتیان بکە بەرامبەر وەهابیزم لە سعودیەیە و ڕەنگە بەرامبەر هەندێک هێزی تریش لە ناوچەکەیە. بەڵام دوایی کە ئەمە گۆڕا کۆمەڵێ دوژمنایەتی بۆ تورکیا دروست کرد لە ناوچەکەیە، دوژمنایەتی هێز و لە باتیەوەی ئەمان قوڵایی استراتیژی بن، ئەمان سەرکوت کران بە تایبەتی هێزی ئیسلامیەکان لە هەندێک لە وڵاتەکانە بوون بە پەنابەر لە تورکایە و پەیوەندی تورکیا تێکدا لەگەڵ وڵاتەکانی تر لە ناوچەکەیە. ئەمە جگە لەوەی پێشبینیەکانیان بۆ شۆڕشی سووریا ڕاست دەرنەچوو کە پیان وابوو لە ماوەی 6 مانگە ڕژێم لە سووریا ئەڕوخێ و ئەگۆڕێ و ئەمەش قوڵایەکی استراتیژی گەورە لە ڕێی سووریاوە ئەتوانن بڕۆن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوورگەی عەرەبی و ئەوانە بە تەواوەتی هەژمونی تورکەکان لە ناوچەکەیە بێتە دێ. ئێستای تورکیا جۆرێ لە پاشەکشە هەیە لە ئەم مۆدێلە بە فشاری دەرەکی بە هەڵەکانی ناوخۆی. ئەگەر لەسەر ئاستی ئابووری سیرکەی کە لە کاتێکە یەکێ لە سەرچاوە ڕەواتیە گەورەکانی ئاکپارتی بوو پاشەکشەی ئابووری هەیە، لەسەر ئاستی دیموکراسی سیرەکەین پاشەکشەی دیموکراسی هەیە، لانی کەم لەبەر چاوی ڕای گشتی گیانە پاشەکشەی دیموکراسی هەیە. شتێکمان لەبیر نەچێت لە چوارچێوەی لێدانی شۆڕشەکانی دنیای عەرەبە لێدان لە ئەکەپە لە حکوومەتی تورکیا بەشێ بوو لەوە. هەر لە 2012 دەستی پێکرد، لە 2013 خۆپیشاندانەکانی تەقسیم بۆ ڕوخاندن، لە 2016 کودەتا ئەم دەرچوو بە سەلامەتی، بەڵام کە دەرچوو لە سەلامەتی بەشە لە جەزابیەت و سەرنجڕاکێشی خۆی لەو ململانەیە لە دەستدا. ئێستای تورکیا لە مەسەلەی نەسیۆنالیزم و کرانەوەی نەتەوایەتیە بەداخەوە هاتوتەوە خاڵی سفر لەگەڵ کوردەکانە. ئێستا لە ئەولەویاتی استراتیژێتی تورکایە بەداخەوە کورد یعنی یەکێکە لەو هێزانەی کە بەشێکە لە چوارچێوەی استراتیژێتی ئەو موئامەرانەی لە تورکیا کرێ. لە کاتێکە خەڵکانی وەکو ئێمە مانان و زۆر کەس پیان وا بوو تورکەکان دەرفەتێکیان بۆ هاتوتە پێشەوە، دوامین نەتەوەی گەورەکە لە ئیمپراتۆریەتی عوسمانی چۆتە دەرەوە کە کوردەکان بوون ببن بە هاوپەیمانێتێکی نوێی تورکەکان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لەسەر ئاستی سێ پارچەی کوردستانە. لانی کەم کە شانسی ئەوە هەبوو کە بۆ تورکیا ئەبوو هێزێکی زۆر زۆر گەورە لە ئاستی ئاسایشەوە ناسەقامگری لە ناوخۆی تورکیایە. کوردیا لەوەی ڕۆڵێکی ناوبژیوانی هەبێ لە ناوچەکە چۆتە دەرەوە، تێوە گلاوە لە مەسەلەی سووریا کە پێچەوانەی زۆر خواست و میکانیزمەکانی خۆیەتی، پێچەوانەی پرەنسیپەکانی سیاسەتی دەرەوە هەندێک جار مامەڵاکە کە کۆمەڵی پرەنسیپی لە سیاسەتی دەرەوە هەبوو، لەوانەش هاوسەنگیکردن لە نێوان پرەنسیپە ئەخلاقیەکان و بەرژەوەندیەکانی تورکیا، قایل نەبوون بە تەوزیفکردنی سیاسی و بینین و ڕۆڵی پاسەوان وەک پاشکۆی مەسەلەی ناتۆ، هەروەها بیرکردنەوە لەوەی کە ڕۆڵی پێگەی جیۆستراتیژی خۆی بەکاربێنێ لە قازانجی رووسیا و پەیوەندێکی نەرم یا هاوسەنگ لە نێوان رووسەکان و ئەمریکەکانە بەکاربێنێ وەک بەشێ لە گەڕان بە دوای ڕۆڵی سربەخۆی لە تورکایە کە پێم وایە مەجای مناوەرەی تورکیا لەو بارەوە زۆر کەمە، چکم ئاسان نییە دەست لە پەیوەندی تورکەکان وەرگێ، لەو شانە ئاسان نییە هەتاسن لەگەڵ رووسەکان بچێتە پێشە. بچێکی پسەر هەف دەبینی ئێدی وێ باش بەش بۆ میوانێ دژی بکارە بن باخفن. دەست خۆش فەرموو. بۆیە ڕۆڵی ئێستای تورکیا بە بڕوان بەشێ لە مۆدێلەکەی وەک مۆدێلەکەی تووشی کێشە بووە، مودێلێک کە ئەمە خەسارەتێکی گەورەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بێگومان ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە چ مۆدێلەکەیە؟ پێویستی بە مۆدێلێکەیە بینای چەمکی دەوڵەت بکاتەوە.
لەبەرەوەی یەکێ لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتی تیان نییە دەوڵەتێ هەمووان استیعاب بکە دەوڵەتێ ناسنامەی نیشتیمانی یەکگرتووی تیا بچەسبێ دەوڵەتێ چەمکی هاوڵاتێتی یەکسانی تیا بچەسبێ هەروەها ئیدارەکردنێکی عەقلانیانەی یعنی فڵەکەرچەری و فرەناسنامەی لەناو دەوڵەتێکی دیاریکراوە کە یەکێ لەو شتانەی مۆدێلی ئێستا پێویستە چارەسەرکردنی مەسەلەی دین و مۆدێرنە کە چۆن دین حزوری هەبێ لە فەزای گشتکە بەس لە چوارچێوەی دەوڵەتی مۆدێرنە و سیاسەتی مۆدێرنە و لۆجیکی حەداسەی سیاسی قبول کرد بێ ئامادەبوونێکی دیموکراسیانە و نیشتیمانانە و هاوڵاتیانە بێ و بوونی سیاسەتێکی عەقلانی بۆ گەشەپێدانی ئابووری لە وڵاتانە بۆی هیچی لە هەژاری دواکەوتوان نەمێنن و بوونی سیاسەتێکی هەرەمایەتی بۆی لە چوارچێوەی میکانیزمێکی هاوکاریە لە ڕاستیە بتوانن گەلانی ناوچەکە هاوکاری یەک بکەن و چیتر توانەکانیان لە دوژمنایەتی یەکترا بەسەر نەبن تورکیا ئێستا لە قەیرانایە لە ئاستی مۆدێلە تووشی کێشە بووە لە ژێر فشاری دەرەکیە و لە ژێر فشاری ناوخۆیە ئێستا ناوخۆی ناسەقامگیرە و ناتوانێت ڕۆڵی خۆی بە تەواوەتی ببینێ ئەتوانێت ڕۆڵەکەی لە داهاتوە ببینێ پەیوەندی بەو گۆڕانکاریانەوە هەیە لەسەر ئاستی خودی ئەکەپە واتە پارتی دەسەڵاتدار دێتە پێشەوە پرۆسەی سیاسی لە تورکایە چارەنووسی سووریا بەکوێگە پەیوەندی ململانەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا بەکوێگە و چ ڕنگدانەوەیەکی بەسەرەوە هەبێ دیوبارە شۆڕشەکانی بەهاری عەرەبی و ئەو واقعی چەسپاوە بەکوێگە ماومانە سووریا نەڕووخاو بە تورکیا نەڕووخاو مۆدێلەکەی بە تەواوەتی بەڵام لە قەیرانێکی حەقیقیایە لەبەر ئەوەی لە ڕابردووە توانیوێتی ئەو مۆدێلە بەرەمبهێنێ کەواتە بیلقووە ئەتوانێت لە داهاتوە بەرەمبێنێ بەڵام ئێستا لە پرسیار لە بەردەم پرسیارێکی جددیایە ئایا تورکیا ئەوێ وەکو مۆدێل بمێنێتەوە ئەگەر وەکو مۆدێل بمێنێتەوە ئەبێ یەکەم چارەسەری کێشەکانی ناوخۆ بکە سفرکردنی کێشەکان پێش هەمووشیان مەسەلەی کورد کێشەیەکی ساختە نیە پەکەکە دروستی نەکردووە بەڵکو پەکەکە بەرەنجامی مەسەلەی کوردە و عەقلانی ئەوە بوو کە لە دوای 2009 مامەڵیان لەگەڵ پەکەکە وەک ترۆریست نەکرد چون مفاوزاتیان لەگەڵا کرد مفاوزات ئەزانی یعنی چی ڕاستە لە ڕووی قانونیەوە لە چوارچێوەی ترۆرانە هاتبوونە دەرەوە بەس بەکردەوە یعنی نوێنەرایەتی سیاسی خەڵک هەدەپە نوێنەرایەتی سیاسی خەڵک ئۆجالان بە شانس بزانن لە زیندانە زۆر مهمە و ئەم کێشەیە چارەسەر نابێن نە بە کون و نکولیکردن نە بە چارەسەری ئابووری نە بە هاوڵاتیەتی یەکسانیش لە شوێنە مەسەلەی نەتەوەی قوڵ هەبوو پێکاتەی گەورە هەبوو تەنها دادپەروەری لەسەر پرەنسیپی هاوڵاتیەتی یەکسان کێشەکە چارەسەر ناکە لە گرژی کێشەکە کە مەکاتەوە زەمینە سازەکە بۆ چارەسەری کێشەکە بەڵام ئیرادەی سیاسیەوێ هیوادارم کە تورکەکان و کوردەکان و هەموو نەتەوەکانی ناوچەکە سەرکەوتوو بین لە چارەسەرکردنی کێشەکانە بۆی چیتر توانەکانمان بە دوژمنایەتی یەکترە و بە فڕۆنەچێ تورکیاش بە چارەسەرکردنی کێشەی کورد و جارێکتر ڕێخستنەوەی پەیوەندەکان و پێناسەی ڕۆڵەکە ئەتوانێت ڕۆڵێکی گەورە بجێڕێ چکم ڕۆڵێکی گرنگە هەموو پاشەکشەیەکی تورکیا لە ئاستی مۆدێلە خەسارەتە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی وڵاتێکی کاریگەرە بەسەر ناوچەکەیە و لەسەر ئاستی جیهانە ئەزمونە دیموکراسیەکان لە پاشەکشەیان زۆر سپاس بۆ بەڕێست